نوێترین ڕۆمانی جەبار عوسمانەوە کە بەڕێزیان ڕۆمان نووسن و لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵمانە بێت. کاک جەبار سڵاو لێبێ و ئێوارت باش بێت. کاک جەبارجان سپاس بۆ تۆ، سپاس بۆ بەشداریکردنت. ئەم بابەتت لەسەر زمانی جادووی یان زمانی گێڕانەوە ئۆنتۆلۆجیای زمان لە گێڕانەوەدا چەند شێواز زمانی گێڕانەوەمان هەیە؟ ئایا ئەکرێ هەر شتێکە گێڕایەوە پەیوەست بێ بە زمانی گێڕانەوە یاخود چ جیاوازیەکییە؟ لە ڕاستیە کتێبە ناونیشانەکەی زمانی جادوویە، واتە زمانی جادووی مەبەست لە ئاستێکی باڵای زمانی گێڕانەوەیە، چیرۆک و ڕۆمان بە تایبەتی. من سەبارەت بەوە قسەم کردووە. کتێبەکە زیاتر لە دوو بەش پێکێت، لێکۆڵینەوەیەکی ئەدەبیە و هەڵبەت زمانی جادووی بۆ خۆی بوونی هەیە، بەڵام زۆر کە منەوە دەقانی کە بە زمانی جادوویە تاکو ئێستاش وەکو پێویست بەجددی قسە لەسەر ئەو شێوازە زمانە نەکراوە کە ئێمە باز لە زمانی جادوویەکەین، مەبەستمان لە ئاستێکی باڵای گێڕانەوەیە. و ئەم کتێبەی منی زیاتر لە دوو بەش دەگات و بەش یەکەمی زیاتر ڕاوەیە کە پشتم بە میتۆدی سایکۆلۆژی و فەلسەفی بەستووە لەسەر زمان، واتە پەیوەندی زمان بە زمان و بیر، پەیوەندی زمان و نەس، پەیوەندی زمان و بوون، پەیوەندی زمان و ئۆنتۆلۆژیا و هەموو سەرچاوەکانی کە تایبەت بە زمان قسەیان کردەوە و سوودم لێبینی وەکو میتۆدێک بۆ لێکۆڵینەوەکە. بەشی دووەمی کتێبەکەش زیاتر قسەکردنە لەسەر زمانی جادووی بەگشتی، واتە دەکرێت بە چەند بەشێکەوە. یەکێک لەوانە بەراوردکردنی زمانی شاری و زمانی جێڕانی، واتە هەمووکو بەراورد و خەسڵەتەکانی زمانی شاری و زمانی جێڕانەوە چی، دواتە جیاکاری نێوان زمانی شاری و زمانی جێڕانەوە کە یەکێک لەو خەسڵەتانی کە زمان دەتوانێت دەو ژانرانە بێ لە یەکجیا کاتەوە تایبەتمەندی خۆی بداتێ. زۆر باشە. ئەمێ پرسیاریەوەت لێ بکەم کاک جەبار، زمانی جادووی بەهرەیە یان با بڵێن ڕێسا و بنەمای هەیە بۆ ئەوەی کە من شتێک بجارمەوە بتوانم ئەو جادوویەم هەبێت، یان ئەمە بەهرەیە و کەسێکە خۆی کە ئەنووسێ تر تاو سەرنج ڕاکێشە؟ بەڵێ، هەڵبەت زمانی جادووی زیاتر پەیوەندی بە توانە و ئاستی داهێنانی نووسەرەکە خۆیەوە هەیە، چونکە ئێمە باز لە زمانی جادوویەکەین، باز لە شێوازێکی زمانەکەین کە لە ڕووی بوونایەتێوانێ کە خوێنەر ئاوێتەی خۆی بکات لەناو دەقدا و هەست بەبوونی خۆی بکات لەناو دەقی جێڕانەوەدا، هەست بەبوونی هەموو ڕەهەندە دەرونیە جیاوازەکانی کارکتەر و ڕوودا و خەیاڵ بکات. واتە ئەم زمانە جادوویە دەتوانین بڵێن تا ڕادێک جیاوازە لە زمانی جێڕانەوەی سادە، چونکە ئێمە زۆربەی زۆری ئەو دەقانە و ڕۆمانانەی کە دەیبینین بە زمانێکی زۆر سادە دەجێڕێنەوانێ، یعنی زمانێکی زۆر ئاساییە، نزیکە لە قسەی ئاساییەوە، و ئەمەش بۆ خۆی ئەو شێوازە هەیە و زیاتر نووسەرانیش بۆ شێوەیە کە دەنووسن خوێنەری باشیان هەیە. گرنگەوەی ئەم جیاکاریە بکەن نێوان شعر و ڕۆمانە، چونکە ئێمە کە باز لە ڕۆمان دەکەین مەبەستمان لە پێگاتی سەرێکیە کە بەریەکەوین کە کارکتەرە ڕووداوە خەیاڵە، بەڵام ئەمانە چۆن دەکەن جیاواز لە زمانی شعری کە ئێمە باز لە زمانی جادوویەکەین، واتە ئەو زمانەی کە وێنەی ڕاستەقینەی هەموو ڕووداوەکانمان بۆ دەکات و دەمانخاتە ناو ئەو هەستە ئەنتۆلۆژیەوە، ئەو هەستە بوونگرایی کە بە حەقیقی ئێمە خۆمان لە ناو دەقا بینینەوانێ و کەمنە و نووسەرانی کە بە زمانی جادووی دەنووسن کە باز لە زمانی جادووی دەکەن، واتە ئەو جیاکاری لەگەڵ زمانی ئاسایی. هەڵبەت من لە کتێبەکەدا باسی زمانێکی ئاسایی جێڕانەوەشم کردووە، باسم لە خەسڵەتەکانی کردووە کە زۆرینەی نووسەران بۆ شێوازە دەنووسن، بەڵام ئەم جیاکاری ئەوەیە کە ئەمە ئاستێکی باڵاترە کە کاریگەری خۆی بە هەموو ڕەهەندەستێکیەکانەوانێ لەسەر خوێنەر دروست دەکات و خوێنەر ئاوێتی خۆی دەکات. ئەمە جیاوازەکەیە لە نێوان زمانی جادووی و زمانی ئاسایی جێڕانەوە. زۆر باشە کاک جەبار، پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم کە ئەم کتێبە بۆ کێ گرنگە و هەروەها کێن ئەو چینەی کە زیاتر سوودی لێ وەرەگرن؟ بگورە مەبەستە پرسیارەکە بوو بۆ چێ گرنگە و چێ سوودی دەبینێەوە نیە تۆزە دەنگت کەم گەشت بگورە. پێم خۆشە پرسیاری ئەوت لێ بکەم کە ئەم کتێبە بۆ کێ گرنگە و کێنەوە کەسانی سوودی لێ وەرەگرن؟ بەڵێ، لە ڕاستی ئەم کتێبە خۆی لە کۆڵینەوەیشی ئەدەبیە و زیاتر ئەم کتێبە بۆ نخبەیە بۆ هەموو ئەوانەیە کە هەواداری نووسینن یان ئەوانەی کە دەنووسن و ئەوانەی کە بەنیازن دەستکە بنووسین لە بواری ڕۆماندا یان لە بواری شێعردا، بەتایبەتی بۆ ڕۆمان. من زیاتر قسە لەسەر ڕۆمان کردووە بۆەوەی کە بە چاوڕوونی و تێگەشتنیەکە بێت لەوەی کە تێبگەن کە ئایا زمانی جێڕانەوە چییە، چونکە بەڕاستی بەداخەوانێ ئەمڕۆ لە ئێستادا
گرفتێک دروست بووە لە زمانی جێڕانەوە زۆر تێکەڵیەکەیە زۆر جار زمانی جێڕانەوە تێکەڵ بە زمانی شعری دەکرێت و زۆر دەغدەبینین و زۆر و گەنجانی کە دەنووسێن تووشی گرفتیەوە بوون زۆر جار کە نازانم بە چه زمانی بنووسن ئایا زمانی جێڕانەوە بێت چی بێ یعنی ئەمە کێشەکەیە ئەمە گرفتەکەیە کە تێگەشتنییانی وەکو پێویستیش لە ڕاستیە قسە لەسەر زمانی جێڕانەوە نەکراوە تاکوی ئێستا یان سەرچاوی کوردی وامان نییە کە ئاماژە بۆ بات و ئەم لایەنە ڕوون کاتەوانێ هەر بۆیە ئەمە پێویستێکی خۆی هەیە بۆ نووسەران بەگشتیوە بە تایبەتی بۆ ئەو نووسەرانی کە لە بواری ڕۆماندا دەنووسن کە تێبگەن ئایا زمانی جێڕانەوە چییە و چۆن جیایکەن لە زمانی شعر چکە زۆر ڕۆمانمان هەیە کە بە زمانی تەواو شعرە نووسرێت کە من لە کتێبەکەیە ئاماژەم بەم لایەنە داوە کە ئەمە گرفتێکی دروست کردو بۆ ئەوەی کە ئێمە گە بە زمانێکی شعری بنووسین واتە هەموو شاعرێک دەتوانێت ڕۆمان بنووسێت بە ئێمە بێ لەوە تێبگەین کە ئەم خەسەتانەی لێکجار بکەینەوەی خەسەتی ژانری شعر لەگەڵ ڕۆمانە هەرێکە خەسەت و تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوە کاتێک ئێمە بە زمانی شعری ڕۆمان دەنووسین یان بە زمانێکی ئاسایی شعر دەنووسینەوانێ ئەم دوو ژانرە تێکەڵە بن و سەرشێوانێک دروستەکە وەکو پێویست پەیامی خۆی ناگات چونکە ئێمە کە قسە لەسەر زمانی جێڕانەوە دەکەین واتە دەبێت ئێمە جیاوازتر لە ژانرەکە بڕوانین واتە جیایکەینەوە تێبگەین ئایا جێڕانەوە چییە یعنی ئەمە گرفتێکە ئەم تێکەڵیە هەیە جا زۆر کەس بۆ ئەوەی کە دەخەکەی جوان بێ پێیان وایە یعنی بۆ چونە هەڵەیە هەیە کە بە هەڵە لە زمان گەشتون زۆرێک لە نووسەران بە بڕوای منەوەی کە من لە ناوەندەکە تێکەڵم و مناقەشەی و بابەتە کراوە زمانەکەیان وا تێکەڵ کردوکردیانە گرفتێکی زۆر گەورە زیاتر زمان ئارایش دەکەن لە جێڕانەوەدا بەڕاستی ئارایشکردنی زمان نییە ئارایشکردنی وشە نییە فەلاقەکردنی وشە نییە بەڵکو زمانی جێڕانەوە زمانێکی تایبەتمەندی خۆیە خەسڵەتی خۆی هەیە کە ئەمە بە چاوڕوونیە دروستەکات و من بۆ ئەم بۆ چونانەش هەڵبەت لە کتێبەکەدا پشتم بە چەندین سەرچاوی بیانی بەستووە وەکو پشگیری بۆ ئەو بۆ چوونم بۆ ئەو لێکۆڵنیۆم دەربارەی زمان ئەو جیاکاری کە ئەکرێ لە نێوان زمانی شعر و جێڕانەوە هەروەها لە زمانی جێڕانەوەشە ئێمە ئەبێت تێبگەین کە چییە ئایا نابێ ئێمە بە زمانێکی تەواو شعری بنووسین چونکە ئەگەر لێرەدا بوارە بێ بۆ ڕوون کەمەوانێ ئەو گرفتانی ئەماوەیە لە جێڕانەوەدا زۆر جار بۆ ئەوەی کە دەخەکان جوان بن ئارایشتی زمانەکەن و زۆر لایەن و توخمی گرنگی ڕۆمان فەرامۆشەکەن بۆ نمونە توخمی کارکتەر کە بنیادی سەرەکی ڕۆمانە و ئێمە کاتێکە ڕۆمان دەخوێنینەوە ڕاستەخۆ بەر کارکتەر دەکەوین بەر ڕووداو دەکەوین بەر خەیاڵ دەکەوین ئەمانە توخمە سەرچەکانن بەڵام ئێمە کاتێک خەخسە لە سەرمەژەکەین مەبەستمانەوە نییە کە تەواو زمان فەرامۆشکین بەڵکو ئێمە گەنجێکی زۆر بە زمانە دێن بەڵام کاتێ باز لە زمانی جادووی دەکەین بە هەڵبەت مەبەستمانەوەیە کە زمانێکە کە ئێمە حەز بەبوونی ناکەین بەڵام حەز بە تەلیسمەکەی دەکەین و کاریگەریمان لەسەر دروستەکە وامان لێکە ئاوێتەی دەخەکانمان بکە ئاوێتی ڕوودا و کارکتەرەکانمان کە و پێمان دەناسێنێت مەبەست لە زمانی جادووی ئەمەیە هەڵبەت ئەم جیاکاریە زۆر گرنگە بۆ زۆرێک لە خوێنەران بە بڕوای من کە بە پێویستم زانی و قسە لەسەر ئەم بابەتە بکەم و وەکتێبەر دەربارەیەوە بنووسم کە ئەم جیاکاریە هەبێ بە چاڕوونیەکە بێ کە ئێمە ئەم دوو زمانە تێکەڵ نەکەین ینی ئەم دوو ژانرە ئەدەبیەش کە لە ڕێی زمانە بۆ خۆی ئەو جیاکاریە دروستەکان جیایکەینەوە وەلی تێبگەین کە بزانین زمانی شعر چییە چونکە ئێمە کە قسە لەسەر زمانی شعر دەکەین زۆر شاعیرمان هەن کە شعر دەنووسن گرنگی بە زمان نادەن ئاشنانین بە زمان و توانایەکی داهێنانە نییە لە بواری زمانە چونکە لە شعرا ئێمە ڕاستەوخۆ بەر زمان دەکەوین لەبەرەوە لەو کتێبەدا ئەو ڕوونکردنەوە هەیە ئەو جیاکاری و لێکچوون و بەراوردکاریە هەیە لە نێوان هەموو ئەو پەیوەندیانی کە لە نێوان زماندا هەیە بەگشتی بۆ وێناکردن لە کاتی نووسینی تێکستە لە شعرە زۆر گرنگترە زمانی جادووی یاخود زیاتر لە ڕۆمانە ڕۆڵی باشترە بینە لە هەردووشیانە کاکۆتۆ گرنگی خۆی هەیە زمان بەڵام من بۆکو سەرەتاش باسم کرد ئێمە پێویستە لە ژانرە ئەدەبیەکە بگەین لە ژانری شعر بگەین و لە ژانری ڕۆمان بگەین و لەیەکی جیا بکەینەوانێ لە هەردوو لاوەکو پێویست گرنگە بۆ نمونێمە کە باسی شارەکەین زمان کۆڵەکەی شارە بەڕاستی ئێمە چونکە لە شعرە ڕاستەوخۆ بەر زمان دەکەوین و زمان و گرنگجەیە و زمانە و پرسیار و گومان و تێڕانانمانە بۆ دروستەکە لە شعرە و شعر واتای زمانە یەکێک لە خەسڵ سەرنجەکانی شعر زمانە لەبەرەوە زمان هەرچەند ئارایش بکرێت و کاریگەری خۆی هەبێت گرنگی خۆی هەیە لە شعرە بەڵام
وەکو باسم کرد گرفتەکەوەی لە جێڕانەوەدا گرنگێکی جیاوازتری هەیە واتە لە جێڕانەوەدا یان لە ڕۆماندا زمان ئەوە نییە ئێمە پێوەی سەرقاڵ بین و ئارایش بکرێەوە چێژ لە زمان ببینین چونکە چێژی زمان لە خۆی دانی بەڵکو لە جێڕانەوەکەیدایە لە گاردنەکەیدایە لەو لایەنەیدا کە چۆن وامان لێ دەکات ئێمە لە ڕووی ئەنتۆلۆژی و حەز بەبوونی خۆمان کەینە ناودەخدا ئێمە لە زمانی جادووی جێڕانەوەدا حەز بەو بەر بە زمان ناکەین ڕاستەوخۆ بەڵکو زمان دیار نامێنێت ئێمە حەز بە تەلیسمەکەی دەکەین دەبەرەوە ئەو شێوە کاریگەری جیاوازە لەوان شەر و جێڕانەوەدا زۆر باشە لە ڕووی با بڵێن زانستی بوونی زمانیان وشەسازیەوە ئەمە چەند گرنگیە لەسەر جادووی جێڕانەوە لە ڕاستیان من ئاماژەم بەوە داوە کاکردەوە گرفتی ئەمەوەیە تاکو یەسا کە قسە لەسەر زمانی ئەدەبیەکرێ وەکو پێ سەر نەکراوە زۆر جار و دەقانەی کە لە ڕوانگەی کەسی پسپۆریان خەڵکی ترەوانەیە کارسەنگاندنی بۆ کرێت لەگەڵ ڕێزما بۆ هەندێکی بەڕاستی حەسەنگاندنیی زمانەوانی بۆ کرێ ئێمە بێ زمانەوانی جیاب بکەین و ڕێزمان جیاب بکەینەوە لەگەڵ زمانی ئەدەبی واتە بەگشتی یان کاڵ زمانە بدین وسم زمانی جادوویشە چونکە ئێمە لە زمانی جادوویە گرنگی نایەن بە هەنێ لایەنی مەسایدی ڕێزمان بۆ خۆی لایەنێکی ترە وەرگیز من لە کتێبەکەمە قسم لەسەر لایەنی ڕێزمانی نەکردووە چونکە ئێمە ئەگەر بازە زمانکەین بەکارهێنانەکانی زمانم لە کتێبەکەشە ئاماژەم پێداوە زۆر جیاوازە بەکارهێنانی جیاوازیە وەکو زمانی ئاسایی قسەکردن لە پەیوەندی کۆمەڵاتەکاندا زمانی زانستی زمانی لێکۆڵینەوە زمانی چینی و ڕستەگراتی و تا دوای هەموو چینانە بەڵام ئێمە کە بازە زمانی ئەدەبیەکەین یان لە زمانی جێڕانەوە دەکەین ئێمە باز لە زمانی یان هەڵسەنگاندنێک ناکەین لە ڕووی زمانەوانیەوانێ وشە بۆ خۆی گرنگی خۆی هەیە وەکو باسم کرد زۆر جار ئەم گرفتە دروستە بێ لە ناو نووسەرانە هەندێک نووسەر کە تووشی عقدەیەک یان گرێیەکی دەرونی بوون بەرامبەر بە زمان بۆی کە جوانکاری بە دەخەکانیان بکەن ئەچن ئارایشتی زمانەکەن یان زۆر جار وەکو باسم کردو هەر بەو نەسا کە زمان وشە فەلاقعکرێ ینی وشە ئەبێ وەکو خۆی بەکاردێ لە شوێنی خۆیەوە بە پێویستی خۆی بەکاربێنێت جا لێرەدا ئێمە کە بازە ژانری ڕۆمان دەکەین ژان ڕۆمان ژانرێکی شارستانیە پەیوەندی بە ژیانی کۆمەڵایەتی هەموو چیر و توێژەکانەوە هەر بۆیە پێویستە زمانێکی سادە و ئاسان بێ بەڵام لە ناوە ڕۆکدا تەلیسمی خۆی هەیە کە ئەو ڕەهەندانای ئەو ڕەهەندە هەستەکیانەی خۆی هەیە کە ئاماژەم پێکردو کاریگەری لەسەر زمانەکە دروستەکەن و زمانی جادووی خۆی تیابینێتەوانێ دەستەکانە خۆش بە سپاس بۆ بەشداریکردن نامەوێت زیاتر پرسیارکەمەوە ئەو بابەتانە زیاتر بوروژێنم بەڵکو خۆشەویستان سوود لە کتێبەکە وەربگرین باشترە بخوێنرێتەوە سپاس بۆ تۆ کاک جەبارجان